ئێمە وەکو مەڵبەت سلێمانی کۆمەڵی دادگەری خولێکی دوو ڕۆژەمان کردەوە بۆ کارگێڕ و بەرپرسی بازنەکانی سنووری ئەنجومەنەکانی مەڵبەند کە بەڕاستی خولەکە خۆی ئەبینیوە لە کۆمەڵی بابەت کە هەژ بابەتی درێژخایانی لە خۆی گرتبوو بۆ ڕۆشنبیریکردنی کادیرانمان لە کۆمەڵێ بوارای کە لەو بوارانە بواری سیاسی بوو یەکێ لە بوارانەی تر کە بەڕاستی چۆن بتوانین توانە مرۆیەکانی ئەندامانمان بەکاربێنینەوە لە ڕستنەکانە. ئەمە درێژەی خولەکە بوو و بە گرنگمان زانی کە ئەندامانی خۆمان ڕۆشن بکەین لەو بوارەوە. ئەم ڕۆژ پێدانی بڕوانامەی بەشداربوون بوو و سپاس و ڕێزلانان بوو بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە توانای خۆیانەکەت خۆیان بەخشی بە بەشداربووانی خولەکەی ئێمە. یەکێ لەو بابەتانی کە خولەکە لە خۆی گرتبوو بە پێویستمان زانی علاقاتی خارجی نێودەوڵەتی لە ڕوانگەی بەرژەوەندی ئیسلامەوە ئەوەی هەبوو لە بابەتەکان پلانی تەشکیلاتی حیزب لە ڕووی سیاسیەوە بۆ هەڵبژاردنەکان چۆنە یەکێتر لەوانە ئاستەنگەکانی بەردەم ڕێخستنەکانی کۆمەڵی دادگەری چین بۆ ئەوی بەڕاستی بتوانین کادر و ئەندامەکانمان ڕۆشنبیر بکەین لەو بوارەدا. یەکێتر لەو بابەتانە بەڕاستی ڕۆشنبیری شارستانی تا چەند ڕۆشنبیری شارستانی کاریگەری لەسەر تاک و کۆمەلگا هەیە کۆمەلگا بەرەو پێش ئەبات یەکێتر لەوانە بنەماکانی حیزبی سیاسی بوو کۆمەڵی بابەتی تریش بوو بەڕاستی بە زەڕوونمان زانی کە خزمەت بێ بە کادر و ئەندامانی خۆمان لە ڕخسنەکاندا. ئەمانجی خولەکانی ئێمە ئەوەیە پێگەاندنی کادری پێشکەوتووە بەنمونە لە پلانی ساڵانەی مەڵبەندە هەمیشە کارمان لەسەر ئەوە کردووە خولمان هەبێ بۆ پێگەاندنی کادر خولەکانمان درێژخانن لە سەرەتای دەستپێکردنی کارمانەوە لە مەڵبەندی کۆمەڵی دادگەری ئەم ستافە هەمیشەوە ئیشمان کردووە کە کۆمەڵی خولمان هەبێ بۆ پێگەاندنی کادر ئەلحەمدولیلا توانین بڵێم ئەوانەشی بەشدار بوون هەمووی لە ئاستی خۆیانە کادرێکی پێشکەوتووی ئەم حیزبە. جوان أحمد ئەم بڕوانامەیە بۆ ئەوەیە بتوان خزمەتێکی زیاتری پێ بکەن بۆ ئەو لەو بوارەی خۆیانە کاریتیاکەن لە ئەنجومەنەکانە چونکە هەر خاتونێک کە بەشداری کردووە کادرێک کە بەشداری کردووە پلەیەکی هەیە لە حیزبە یاخود بڵێم ئاستێکی هەیە یا بەرپرسی بەشێکە لە ئەنجومەنەکەی خۆیە لە بەپی ئەو بوارە و جارێکی تریژ ئێمە بەڕاستی ئەوەی کە خوێنرا بێت دووبارەی ناکەینەوە یەین بابەتێکی نوێتر و گرنگتر بۆی بتوانین بخێنە سەر خەرمانی معلومات و زانیاریەکانی ئەوان بۆ پێگەاندنی خۆیان. ئێمە درێژخایانە بەتایبەت ساڵانە هەموو ساڵە پلانمان هەیە خول بکەینەوە بۆ پێگەاندنیان ئەمە یەکێک بوو لە جێبەجگرنی پلانی مەڵبەندی سلێمانی. تو بتجيب هنا ولا